بێشەرەفی دەربۆچوو. تێپەڕبوونی تەمەنی 18 ساڵی ئەگەر زانکۆتەوە بکا بێگومان هەر و بەرپرسیارەتی وەرەگرێ ئەم تاکە ئەچێتە ناوەندەکانی بڕیارە. The so-called honor killings remain a widespread phenomenon in Iraq and the Kurdistan region. Most victims are women. هەمووان دەزانین سەرەڕای هەوڵەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دیاردەیە، بەڵام بەداخەوە هێشتا ئەم کارەساتە نەک بەردەوامی هەیە، بەڵکو لە پەرەسەندنیشدایە و بکوژان، ئێستا بە کوشتنی ژنان ناوەستن، بەڵکو زاتی ئەوەش دەکەن کە پارێزەرانیان شەهید بکەن و دوای تاوانەکانیشیان دەستگیر نەکرێن. ڕێکخراوی CDO ئەم توێژینەوەیە دەخاتە بەردەستی هەموو ئێوەی بەڕێز لایەنە پەیوەندیدارەکان تا بەیەکەوە بیکەینە بنەمایەک بۆ کاری پێکەوەیی زیاتر لە پێناو نەهێشتنی کوشتنی ژنان بە هەربیانوێک بێت. بەڕێزان، توێژینەوەکە بە شێوەیەکی زانستیانەی قوڵ بنەماکانی تێگەیشتن لە چەمکی شەرەف لە کۆمەڵگەی کوردیدا پێناسە دەکات. جێکەوتەکانی کوشتنی ژنان دەخاتە ڕوو، پاڵنەرەکانی بکوژانیش لە زاری خۆیانەوە باز دەکات و بەو ئامانجەی پەرلەمانی کوردستان، دەسەڵاتی دادوەری، دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان، زانکۆکانی کوردستان، ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان، ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆییەکان لەو بۆشاییانە تێبگەن کە بوونی هەیە و بتوانن بە چالاکی و کردداری کاریگەر بەشدار بن لە پڕکردنەوەی بۆشاییەکان. کوشتنی ژن بە پاساوی شەرەف هەر یەکێک لەم زاراوانە یەک وەرگرا. کوشتن، ژن، پاسا و شەرەف لە هەناوی خۆیان هەڵگری کۆمەڵێکی زۆر لە جەدەلێتە و هەڵەگرێ هەر یەکێک لەوانە بۆ خۆی بە تەنها دەیان توێژینەوەی لەسەر بکرێ و قسەی لەسەر بکرێ و ڕای جیاوازی لەسەر بوترێ وەکو کراوە و بەبەردەوامیشە بێ. بەڵام کۆکردنەوەی هەموو زارەوانە لە ناو دەستەواژەیەکە کە کوشتنی ژنە بە پاساوی شەرەف تەنها ئەو ژنە، تەنها ئەو کچە هەست بە لێکەوتەکەیەکە کە لە ساتی نێوان گولە بارانکردنی و گیان دەرچوونیا ئەگاتە یەقین کە ئەوەی کوشتوویەتی نزیکترین کەسەکانی خۆیەتی. بەس ئەو هەستی پێیەکە بە نسبەت ئێمەوە قسەکردنە. لەگەڵ هانا ئێمە لە ڕێکخراوێک ئیشمانە کرد. من بۆ خۆمێکێک بووم لەوانەی کە ئەڕۆیشتم بۆی ژنێک بێنم بۆی ڕزگار ببێ بۆی نەکوژرێ. یەک حاڵەتان بۆ گەڕمەوە لە ماوەی کەمتر لە دەقەیەکە. تازە کەرکووک ئازاد کرابوو، ژنێک لە داقووق، کچێک لە داقووق کەیسێکی هەبوو. ئێمەیان نارد لەگەڵ سایقێک بۆ ئەوەی کچەکە تەبەن کچەکە ڕای کردبوو هاتبوو بۆ سلەیمانی کە سوکارەکەی وتبوویان با بێتەوە نایکوژین. ئێمە بردمانەوە خۆم و سایقێک کە ڕۆشتین لەوێ لە پۆلیسی ڕەحیماوە کوڕێکی لێبوو سوتفەوا بوو ئەم ناسی لە جامعە بە یەکەوە بووین. دانیشتین یەکێک لە دەرەوە ئیشارەتی بۆ کردم چوومە دەرەوە یەکسەر وتی من کوڕی خاڵی ئەو کچم ئەمڕۆ لە ئێوەی وەرەگرنەوە ئەوانەی ئەمڕۆ تەعاهودەکان نووسن هیچی لێ ناکەن بەس خەڵکێکی تر هەیە خۆی حازر کردەوەی کوژێ. هیچم نەکرد. بەو ڕەفیقەمم وت لەوێ زابط بوو تحقیقیە کرد. وتم من کچەکە ئەبەمەوە. وتی بۆ؟ وتم ئەیبەمەوە. بەس یەک شتم بۆ بکە ئەمانم بۆ دوور خەرەوە. هەموو کە سوکارەی کە هاتبوون کچەکە وەرگرنەوە و تەعاهود بنووسن کردنیانە شوێنێکەوە. ئێمە هاتینەوە لانکرۆزەرێکمان پێ بوو 86 بوو سیارەکە مۆدێلی زۆر باش نەبوو. تەسەورەکەن دوامان کەوتن تەقەیان لێ کردین. زوو سایقەکە ئاوڕێدام لێدامەوە ئەیوت با بۆستی. ئێموت بۆستی نەبێت تەسلیمی کەین. تەسلیمی کەین ئەکوژرێ. لەبەرەوە تەسلیمی ناکەین. هاتینەوە. تەسلیممان نەکرد. ڕووناخان بەڕەحمەت بێ. هەوڵی خۆیدا ڕەنجی خۆیدا لەو کەیسە دوای لەگەڵ ئەو کوڕە هاوسەرگیریان کرد کە قەرار بوو لەسەر ئەو بکوژرێ. ئەوە نمونەیەکە. و بەشێکی تری لەلایەن کەسە نزیکەکانەوە ئەنجام دەدرێت و بەشێکی تری ترس لە تۆڵەسەرنەوە بۆیە ئەمان ڕاگەزانمان لە زۆر بەدەستیدارتر